ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەم جارە باز لە بوونی خاڵە گومرجیەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکات. ئێستا ئێمە لە پردەین لە یەکێک لە خاڵە گومرجیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداین، واتە لە نێوان هەولێر و کەرکووک داین. بڕیاری دانانی خاڵە گومرجیەکان لەلایەن بەغداوە بە تایبەت لە لای چێوە دەرچووە. بۆچی بەغدا پاشەوەی بڕیاریدا ئەو خاڵە گومرجیانە لا ببات، بۆچی پاش ماوەیەکی کەم پاشگەز بوویەوە لە بڕیارەکەی. پارەی ئەو خاڵە گومرجیانە دەچتە گیرفانی چێ، تاکەی ئەم خاڵە گومرجیانە بەردەوام دەبێت. ئێمە هەوڵ دەدەین قسە لەگەڵ هاوڵاتیان و بەرپرسانی ئەو کەیسە بکەین کە بزانین بۆ ئایندە ئایا ئەو خاڵە گومرجیانە دەمینێتەوە یاخود هەڵدەگیرێت. پاشەوەی خاڵی گومرگی دانرا لەلایەن بەغداوە، ئێستا دۆخەکەت چۆنە؟ هاتوچۆی کاسبکار و هاوڵاتیان چۆنە؟ ئەمە گرفتی دروست نەکردەوە بۆ کەسبکاران؟ سواز بۆ ئێوە بەخێر بێنێخوا. وەڵا هەتچۆی خەڵکەکە زۆر باشەی سەوەتە دوای سەردانەکەی جەنابی سەرۆک تا حەدێکی ممکن زۆر ئاساییتر بووەتەوە ڕێگاکە، ئەنی تەفتیش و وانە چکە لێرەوە بۆ کەرکووک 4-5 سەیتەرە هەبوو، هەر قووەتێک سەیتەرەیەکی دانا بۆ خۆی جگە لە سەیتەرەکانی تر. وەزراکە تۆزێ باشە، بەڵام لە ڕووی گومرگکردن و ئەوانەوە تۆزێخە بەزە خەڵک پێ ناخۆشە و خەڵک نامرتاحە، خەڵک ئاسوودە نیە. باش، خاڵەکانی پشکنین ماون یان هەڵگیران؟ خاڵی پشکنین ماوە، تا ئێستش ماوە. ئەو 4 خاڵێکی تۆ ماون، بەڵێ ماوە. باشە. سەبارەت بە مانەوەی خاڵە گومرجیەکان کە گلەیەکی زۆر لەلایەن کاسبکار و بازرگانان دەکرێت، ئەمە نایاساییە. ئێوە کە لەم محوەرەدا بەرپرسن، گلەی و گازاندەی هاوڵاتیان گەیشتۆتە ئێوە؟ ئێمە گلە و گازاندەی خەڵکی کوردستانش و خەڵکی کەرکووکی دڵی کوردستان و خەڵکی وەسەد و جنوبی عێراقی گلە و گازاندەیەکی زۆر دێ لەو خاڵە گومرگیانەی کە هەیە، چونکە ئەو خاڵە گومرگیانە هیچ مەسلحەتێک و بەرژەوەندەیەکی خەڵکییان نییە. ئەو خاڵە گومرگیانە تەوان بەپێی سیستەمی حکومڕانی لە عێراقەوە بەپێی یاسا و ڕێستەکانی گومرگی عێراق، مادەم عێراق ئێستا هەموو محافظەکانی لەگەڵ هەرێمی کوردستان وابەستەیەکی تەواویان هەبێت، هاتوویەکی تەواو هەیە، علاقەیەکی باش هەیە و نابێ ئەو نوقتە گومرگیان لە ناو خاکی عێراقە لە بینی محافظەیەک بۆ محافظەیەک مێنێت. و هەر پاش سەردانەکەی جەنابی سەرۆک بڕیارەکە وایە بوو کەوا ئەبێ خاڵە گومرگیەکانی ناو داخلی عێراق نەمێنێ، هەموو گومرگەکان بچنەوە سەر حدودەکان و گومرگەکانی وەفدێکی گومرگی وەزارەتی عێراقیش هاتن بۆ هەولێر لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ گومرگی هەرێمی کوردستانە کۆبوونیان کرد و چەند ئیتفاقێکیان کردکەوە ئەو نوقتە گومرگیانەی ناو داخلی هەرێمی کوردستان و داخلی عێراقیش نەمێنێ، هەمووی بچێت سەر حدودەکان. بەڵام بەداخەوە ئێستا نوقتەی گومرگی بۆ ماوەی 2 ساعت لابرا، هەردوای سەفەرەکەی جەنابی سەرۆک کە ئەو شتانە جێبەجێ کرا و کۆبوونەوە و ڕاستپاردەکان و عەلاقاتەکان ئاسایی بوویەوە، خاڵە گومرگیەکان لابرا بۆ ماوەی چەند سەعاتێک خەڵک زۆر ئاسوودە بوو، خەڵک زۆر پێخۆش، چکە ئەو هەم تاجرەکان هەم کرێکار و هەم کڕیارەکانیش هەم فرۆشیارەکانیش ئەوە لە کاتی بوونی گومرگەکە زەرەر دەکەن، شکەوە زەختێکی زۆرە بێت لەسەر خەڵکی کەرکووک. هەوڵەکان بۆ هەڵگرتنی ئەو خاڵە گومرجیانە گەیشتونەتە چێ بەو پێی کە ئێوەش ئاگاداری ئەو بابەتەن؟ پێتان وایە لە داهاتوودا یعنی ئەو خاڵە گومرجیانە نەمینێ بە تایبەت باسدەوە دەکرێت کە ئەوانەی بەرپرسیارەتی ئەو خاڵە گومرجیانە دەکەن زێدەتر بۆ گیرفانی خۆیان کار دەکەن نەوەک بۆ حکومەتی بەغدا؟ خۆی هەندێ بەرپرس هەیە لە کەرکووک لە محافظەی کەرکووک کە تێکەڵن بەڕاستی، هەندێکیان حەدی شعبیە، هەندێکیان تێکەڵن. ئەوانە بەپێی بەرژەوەندی خوان ئەجۆڵێن و لە خاڵە گومرگەکانە، چکەوە نابێ ئەو گومرگە هەبێ، لە ئەسڵدا نابێ هەبێ، هەر نابێ هەبێ، ینی پێویست ناکە گومرگ کە بێ لە ناو خاکی عێراقا لە بینی محافظەیە بۆ محافظە. بەڵام بەرژەوەندەکان وای خواستووە ئەوانە گومرگەکانیان مۆزەفەکانیان گەڕاندەوە شوێنەکانی خوان. ئێمە بۆیە ئێستا داوا دەکەین و حەقیشەوە تەسەوری شەکەم تا سەری ساڵ ئەو خاڵە گومرگیانەی کە لە ناو داخلی هەرێمی کوردستان بۆ بەغدا و بۆ وەسەد و خواروی عێراق ڕوا، ئەو خاڵە گومرگیانە کە لە بینی
ئێرە و کەرکووکە هەیە هەوڵەکانی هەرێمی کوردستان هەر لە ئارادای بوو بە چڕی لە ئارادایە بۆ نەمانی ئەو خاڵە گومرگیانە چکە ئەو گومرگە زەرێکی زۆری هەم بە تاجرەکان گەیان و هەم بە کاسبکاران هەم بە کڕیارانی ناوشارەکە. ئەم گومرگە بەس قانزازی مەسئول و دۆڵەمانەکانی تێە کەسی تێنی نەک گومرگ دەیان شتی وایە یعنی بەس زەرەر بۆ فەقیرەمە سام گومرگە تەنانەت فەقیرەکە تێکەوە هەموو گومرگەکەی باید 186 هزارە کەشفی هەیە ڕسمی هەیە وەزنی هەیە ئەمچی چوار فەقەرەیە بەڕسمی بەس ئەوەی کە من لێمانسن 555 لێمانسن بەچی هەموو ئیشی جەردەیی و ناڕسمی و دزی و ئەم شتانە ئەتمی دواوە قەرام دادەها ئەشیان نایەنم چاوەڕانی ئەوەم کە ئەم گومرگە بکرێتەوە ئێستاش قسەیەکی ئەڵەن گوایە کتاب هاتەوە بۆکرانەوە بەس لە شوێنێکدا بەکار هاتووە و ئیشیان تا کردووە لە شوێنێک نەکراوە بێن لە هینی کەرکووک و لە هینی سلەیمانی و هەولێر نەکراوە بەس لە مەنتەقی ئەلەندووەک و مووسڵ تەنفیز کراوە ئەمەکو بڵێ قەرارەکان چۆنی یعنی پەرتەوازەیەکی تایە تەنزیمێکی تایە کە بێ ئاگادارەیەکی تایە زانیت وەکو کوردەکە ئەڵێبانێکە و دووهەوە یعنی چەند ساڵە لەسەر دوکانم بەقەت ئەم ساڵەکەیکەوە لەوەتی گومرگیاندانەوە زەرمان بەرنەکەوتووە ئێمە وەکو جوملەچیش یعنی کۆمەڵێک ئەشیا ئەهێنین با بڵێن لە هەولێر یان لە سلێمانیەوە یعنی جوملەچی خۆی کەم دێتە سەری بەڵام تو ئەو خاڵە گومرگێشی دانا ئێستا ئەسفادە لە جوملەکە هەر نەماوە یعنی من خۆم شخصی خۆم ئێستا کۆمەڵی ئەشیان وا لە هەولێرە یعنی وان نزیکی دە ڕۆژەوا لەوەیە لە پێش گومرگەکەەوە بازاریم کردووە تا ئەو گەشتمە تام حەدا ئەشام نەماوە دە ڕۆژە ئەشیان وایە لەوێ ئێستا نازام چۆن بێنەوە بە هیچ شێوەیەک یعنی قفڵ کرام ناتوان بێنەوە ئێبی شێنمان دیوە یعنی کۆمەڵێ پارەی زۆرم لێسن یعنی زەرەر ئەەکەم قازانز ناکەم وەکو جوملەچی زەرەر ئەەکەم قازانز ناکەم زۆر زەری لە وڵا هەوڵاتی گەیاندەوە ئەمە گومرگیان داونە ناو شار دایانەوە لە سنوور دایان نەناوە ئێستا ئەوەی دێنێ لە سنوور ئەیدا نەناو شارش دووبارە ئەیدا لە بینی شارەکان نابێ گومرگە بێ ئێمە زەرەرەمە ببینە ئەڕێن بەلای جوملەچی لە گران بووە ئەوشەی کاتەبانی حەقخۆیەتی ئێمەش لە بازار علاقەمە فرۆش بە یەک ڕوب عیسە کردووەتە 1.5 علاقە دیوەڕم فرۆشتۆ بە 1 ڕوب عیسە کردووە 1.5 گومرگ هاتۆتە سەری ئێستا کڕیمە بە گرانتر بیدەم لە ئەبێ ئەو گومرگە هەڵگرن چێ زەرمەندا ملت زەرمەندا ئێمەی فەقیر ملەتی کەرکووک زەرمەندا ئەگە کوردیەتی عەرەبەتی تورکمانێتی ئەو زەرمەندا ئەوەی ئیشەکانە ناو کەرکووک دانیشتووە ئەوە زەرمەندا ئەو گومرگە ئەبێ هەسێ 140 هاتە بە کەیف خۆیانە ئەگەر یەکێ بناسی ئەلەوێ هەر گومرگ ناکرێ ئەگەر بێت و نەیشی ناسی جار وایە شتێک یعنی ئەلێەوە بەسیترین شت بێت و هەیە بارێکە یێنێ فەقیرە بای 2 ملیۆن ڕۆن ملیۆنێ غەرامەیەکەن ئێنە یێنێ باشتر ئەمە چی لێ بکات ئەو تەماتەی معقولە تو بیێنی لە سێتێکا 6-7 بچێتە سەری هەمووی ناڕزای دەرە بەرامبەر بەم شتە یعنی شتەکە زۆر خوشیان کردووە لە سەرمان ئێستا ئەم شتانە دەبێت گرانتر بفرۆشی گرانتیژی بفرۆشی مشتری ناکڕێت زۆر زەرەری داوە لە خەڵک و زۆر حرەکەی ڕاگرتووە لە شاری کەرکووک بەڕاستی شتێکی هیچ معقول نییە شارێ بۆ شارێ پارە و گومرگ بێتە سەری ئەمە لە چۆ هەیە لە چ وڵاتێکەیە من تێناگەم لە چ وڵاتێکەیە ئێمە جاران لە هەولێرەوە ئەشیا مامۆدی ئەو ئێستا نایەنین لێرەوە لە بەغاوە دێن لە بەغاوەش ئیزافەیە کە نەقلیات لە جاتی قاتێک 2 قات دەکەنە سەری مەجبوری نەیسەنین. کاک شاخەوان سوپاس بەو دەرفەتە دەگوترێت لێک تێگەیشتن هەیە لە نێوان هەولێر و بەغدا چەندین جار بەرپرسانی هەرێمی کوردستان باسدەوە دەکەن لێک تێگەیشتن هەیە بەڵام خاڵی گومرگی نێوان هەرێمی کوردستان و بەغدا تاوەکو ئێستا هەر بەکراوەی ماوەتەوە هەر هەیە پێ دوای هۆکار چیە؟ طبعاً ئەو ئومێدەی خەڵک لەوە دروست بووە کە حکوومەتی هێرێم بڕیاریدا کە بەشدار بێت و پارتی لایەنە سیاسی کوردستانەکان بڕێراندا بەشدار بن لە حکوومەتی نوێی عێراق بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی ئەو وای کرد کە هەندێک ئەمەل دروست بێ ئەو بڕیارانی لە سەردەمی عەبادی دراون نەمینێت و ئاساوارەکانیشی نمێنێ و کاریش بەوە دەکرێت و دوایین سەردانی جەنابی سەرۆکیش کۆمەڵ لەم پرسانی لە خۆی دەگرت بە تایبەتی پرسی ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان بە سەراحەت لەگەڵ عێراق باسکراوە هەرچی بابەتی
دانانی گومرکەکانە طبعاان لە ڕووی یاساییەوە ئەوانە پێچەوانی مادە 24 لە دەستوری عراقی کە دەڵێ هاوڵاتیان و کەلوپەلی ناو پارێزگاکان ئازادیش کەسێ ناتوانێت ڕێگر بێ لە بەردەم گواستنەوە لە پارێزگای بۆ پارێزگایەوە پێچەوانەیە بۆ مادە 114 لە دەستوری عراقی کە دەڵێ بابەتی نقاتی گومرکی دەبێت بە مشترک بێ لە نێوان پارێزگاکان و نێوان هەرێم و حکوومەتی ئیتیحادیە ئەوە دیسان بەبێ هەماهنگگی لەگەڵ هەرێم دانراوە و پێچوانەشە بۆ قانونی هەیە مەنافزی حدودی کە ئێمە لە ساڵی 2016 ئێمە کولیژنی ئەم دیفاع بەشێکی ڕئیسی بوون لە داڕشتنی و یاسایە مخالفە بۆ مادە 3 لە یاسای هەیە مەنافزی حدودیش کە لێش تەرکیز لەسەر مادە 104 دەکات دەبێت بە هەماهنگگی بێ لەگەڵ حکوومەتی هەرێمە بۆیە ئەمانە لە ڕووی یاسایەکەەوە تەواو پێچوانی یاسا دەستوریشە باش بەڵام هەر ماوە طبعاً مانەوەکەی چییە ئێستا کار کراوە لەسەرەوە بۆی کە بیانووی ئەوان ئەو بکە قانونی تعریفەی گومرکی موحد نییە لە عێراق لە هەرێم بە جۆرێکە لە حکوومەتی ئیتیحادی بە جۆرێکە دوای ئەوەی کە بڕیار درا تعریفەی گومرکی یەک بخرێتەوە خاڵە سنووریەکان یەک بخرێتەوە و بڕیار لەسەر درا لە دوای ئەو بڕیار درا کە ئەم خاڵانە هەڵبگیرێ بەڵام ئەوەی کە عەرقەلە دروستەکات و بە بیانووی جۆرا و جۆر بۆی کە کتابی فەرمی نەهاتوە یاخود دەبێت بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە کتابی فەرمی سەرۆکوەزیرانیش ماوەی بەر لە ئێستا هاتووە بۆ داخستنی هاتبوو بەڵام ئەوەی کە کار لەسەر عادل عەبدولمەهدیەکەوە داوای لە دەکات تەرەویز بکرێت تاکو ئیشی لیجانی مرکزی لەسەر ئاسی خاڵە سنوورەکان یەک دەخرێتەوە هەندی خەڵکن کە بەرژەوەندیان هەیە لەم خاڵە تەبعاً ئەم خاڵە پێشتر ئەم خاڵە لە بەغدا بوو و لەوێ کۆمەڵێک کێشەی هەبوو و ئێمە کاتی خۆی کولیژنی ئەمر دیفاع کۆمەڵی دیکۆمێتمان بەردەست کەوت کە هەندێک لە فەرماندە باڵەکان تێوە گلاون لەم بابەتەوە ئەمەش کە ئێسا هەیە داهاتەکەی ئەوەندەی بۆ شخصە بۆ حکوومەت باشمە بەس فەرماندە باڵەکان لە ڕووی سەربازیەوە یان سیاسیە لە ڕووی سەربازیەوە و هێندەی ئەو داهاتەی کە هەیە لەم خاڵە بۆ گیرفانی ئەشخاصە لە فەرماندە عسکەریەکان جاچ لە حەشت بیا لە دەستگا ئەمنیەکان بۆ حکوومەت نییە ینی بە دیکۆمنت کاتی خۆی کە ئەمە لە سەفرە بوو بە دیکۆمنت ئەومان هێنا کە هەندێک حمولە دەنووسێک ئەمە مواسەفاتی هەیە و گومرکی کراوە لە کاتێکا گومرکیش نەکرابوو پارەکەی لێوەردەگیریا چەند تەنێک کەمتری بۆ نووسێ لە بەرامبەر مەبلەغێک پارە ئەمە زیاتر سەرچاوەیە کە بۆ فەساد و بۆ کۆکردنەوەی پارە لایەن هەندی لە فەرماندە سەربازەکان وەک کەرتینەوت و کۆمەڵە کەرتی تر بۆش ئەو بەرچاوبوونیە دراوەتە حکوومەتی عێراق عادل عەبدولمەهدی بەم شتە دەزانێت پێش عادل عەبدولمەهدی ئەمە سەفرەیە وەک باسم کراتۆ تێرە پێش عادل عەبدولمەهدی ئێمە عەبادی لە پەرلەمان ئەم مەوزوعمان لەگەڵ مناقەشەکرەوە کولیژنی ئەمنیفاش لەگەڵمان بەحث کردووە بڕیاریشدا و کاتدا بخرێ دیسان ئەو بابەتە تاخیر کە هەتا دوای 16 ئۆکتۆبر لە سەفرە هەڵگیرە هێنرایە ئێرە ئێستا قەراری پەرلەمانشی بێ دەرچووە کە ئەو خاڵانە هەڵبگیرێ باشە ئێستا ئەوەندەی کە ئێوە ئاگادارن حکوومەتی عێراق گەیشتۆتە و قەنەعەتەی دەی بە تەواوی هەڵبژێرە یاخود بڕیارە بڕیارێکی تەنیا حکوومەتی عێراقی بڕیاری لەسەرداوە و پەرلەمانی عێراق بۆ دامی بڕیارەکەی و بڕیاری لەسەرداوە دوای کۆمەڵی پەرلەمانتەر داوایان کرد چکەی هەر کەرکووک نییە لە سنووری تکریتیشەوە مەعبێکی ئیزافیە لەسەر هاوڵاتیانی عێراق بە دەرەجەی یەک نەکەرێمی کورسان چکە زیاتر ئێمە تورکیا دەواازەی سنووریە ئەو کاڵانە لێرەوە دەچێت دەبێت ئەوەی کە نرخی لەودی و کەرکووکەوە گرانتر بێ بۆ پارێزگاکانی تری عێراق بۆیە بڕیاری لەسەر دراوە تەسەوریش دەکەین لە ماوەیەکی نزیکە ئەم خاڵە هەڵبسێەوە جەختی شەکەینەوە کە دەبێت نەمێنێت چکە پێشتر ئەگەر سەفرە بۆ بەغدا و بۆ ناوچەکانی با بڵێن باشووری عێراق خراپ بوو ئەوە ئەم جارە بۆ چۆنەڵی بۆ هاوڵاتیانی من لە ناوچەکانی بۆ هاوڵاتیان زەرری هەیە باشە بینە سەر هەڵوێستی پارێزگاری کەرکووک ئەو تا چەند ڕۆلی هەیە لە شکست پێهێنان لە بڕیارەکەی سەرۆکوەزیران یاخودمانەوەی ئەو بوومرگانە لە سنووری پارێزگای کەرکووک طبعاً پارێزگای کەرکووک لە سەرەتاوە تا ئێستا پارێزگاری کەرکووک کۆمەڵێک بڕیاری ناشەرعی و نادەستوری دەرکردووە تایبەت بە گۆڕانکاری ئیداریەکان و گەڕانەوەی تعریب دامی عەرەبی هاوردەکان ئەمانە هەمووی بڕیارن لە دژی دەستور بوون و ئەمەش دیسان سەهمێکی لەم بابەتەیە هەیە لە بابەتی دانانی خاڵە گومرکیەکان و زۆر پەلەی کردەوەی کە ئەم خاڵانە لەم سنووردا بردێن بۆیە فەسادێکە بەشێکی گەورەی پارێزگاری کەرکووکیش دەگرێتەوە جگە لە مەلەفەکانی کریش بەڵام بۆ ئەم بابەتەش ئەو هاوکار نییە بۆی کە هەڵبوسێتەوە خاڵن. ئەو خاڵە گومرگیانەی حکوومەتی بەغدا دایناوە پێت چۆنە؟ وەڵا پێم باش نییە. وەڵا ئەرکێ زۆری هەیە من خۆم دانیشت شاری کەرکووکم ئەرکێ زۆری هەیە بۆ شاری کەرکووک ئیش و خەڵکی ماندوو کورۆ لە کارەکەیە
ماندووبوونی خەڵکی زۆر پێوێ دیارە بە سای خاڵە گومرگەکانەوە. باشە باجەکەی زۆرە؟ وەڵام من خۆم باز نادەم شخصی خۆم بەس بەڵێ بەک بەحسیەکان دەدەن زۆرە. باشە مەفهوم ینی تێگەیشتنتان چییە؟ ینی ئەو هەموو خاڵە گومرگیە تەسیری کردووە لە بازاری کەرکووک و ناوچەکانی تر؟ بەڵێ زۆرش تاسیری هەیە. هەموو شتەکان دووقات ئەفرۆشێتەوە ئەچتە پڵانە شۆنەرێکاکە شتە بەچەنە لە گومرگی بەسەرە. خاڵی گومرگی هەیە لەسەر ڕێگا هەر ئەشایەک بێ عێراق لێرە گومرگی دەکات پێتان باشە؟ وەڵی نایێلن ئەشیا بێنین ئەو ڕۆژە وتم ڕۆتەێنم من ئیش ئەلە ملیۆمەکەم وتم ڕۆتێنم لە هەولێرەوە وتی نایێنێ ئەبێ پارە بدەیت لە گومرگ پارەکە زۆریان کەمە. وەڵی وتی بەجۆلی بارەکەتە تەسیری کردووە لە کەرکووک زۆر زۆر. مانەوەی خاڵە گومرجیەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە تایبەت بۆ دانیشتوانی خەڵکی کەرکووک سوودی هەیە یاخود قازانجی هەیە؟ زۆر سپاس کاک کامەران خاڵە گومرکیەکان بەڕاستی مۆرچێکی سیاسی پێوە بوو کاتی عەبادیم قەرارانەی دەرکرد ئەیزانی ناگەڕێتەوە وەکو سەرۆک وەزیران ناردنی شورتەی عێراقی ئیتحادی بۆ هەموو سنوورەکان ئەوە قەرارێکی بوو گومرگەکان هەروەها دوایی ئەڵسا ئەمەشی دانا بۆ ئەوەی بڵێن ئەمە نهایەتی عێراقا وەکو حاجزێک لە بینی هەرێم و کەرکووکە دروستی کرد کە ئەمە شتێکی سیاسی بوو زیاتر لەوەی کەوا بیر بکەنەوە بۆ ئابووریشی تیا بوو بەڵام ئەمە ئێمە ئەزانین کە شتێکی سیاسی بوو داینە ئێستش ئەوە کە دانراوە بڕیاردرا لا لایەنی کورد و ئەوان بڕیاردرا و هەردوو هەموو لایە تۆقییان کرد بەڵام ئیعازێک هاتووە کەوا جارێک تەرەویز بکرێن ئێوە جێبەجێ نەکەنەوە بڕیارە و لەسەر ئیشی خۆتان من ئەمەشە هەر لە چوارچێوەی سیاستایە ئەمە بەڕاستی ئێمە مناقەشەمان کرد لە ئەنجومەن و کتابیشمان کرد دەنگماندا لەسەری کە ئەمە دوو خاڵ هەیە بۆ دانانی گوڵی مناقەشەتان کرد تقریبا مانگێک کە بێت کە وەختی دوای دانانی هەمووشیان لەگەڵمانە دەنگیاندات تورکمانەکان و عەرەبەکان هەموو دەنگماندا و گەیانمانە بەغدا و گەیانمان هەموو جێگاکان کە دوو خاڵی ڕێیسی هەیە لە دانانی گومرگ یەکەمە بێ هاو حدود بێ هاو سنوور بێ لەگەڵ وڵاتانی ترا لەناو دەرەوەی ژوورەوە نابێ دویش گومرگ بۆ بەرهەم و سلعەی خارجی بێ نەکو بەرەو بۆ خۆمان خۆماڵی ئەگەر گومرکی لە سەردانی ئەوە شتێکە کابرا هەر لە ئێرانەوە بێرێت و لێرە گومرکێ و لەوێ گومرکێ یان ئینتاجی خۆشمان بێ قەت نەگونجاوە و لە دەستورە هەیە نەس هەیە دانانی ئێمە دەرمان کرد لە دەستورە کە دانانی خاڵی گومرکی بەو شێوەیە لەبەرەوە نایەساییە کە کراویشە بەڕاستی بارێکی قورسە بەسەر کەرکووکیەکانەوە کۆمەڵێک شەرتی تەحجیزیەیە خەڵکەیە بارەکەی بایی 5 ملیۆنە 7 ملیۆنە خەنە سەری خەڵکەیە کۆمەڵە شتی هێناوەڵێ بۆ تیژ نییە بگەڕێنیتەوە ئێمە هەموو یەگا پێمان وەکو زانیاری لە هەردوو لە گومرگەکەی ئەو لاش و لە گومرگەکەی براش بەڕاستی شتی تەحجیزیان دروست کردووە لە بەغدا وڵامی چ بوو بۆ داواکارێکی ئێمە تاوەکو ئێستا مناقەشەی کراوە بە قسان وهینەکەی مووسڵیشی پێوە داواکەی ئێمە و مووسڵیش مناقەشە کراوە ئەوەی دەرئەنجامەکەیەوە بووکەوە بێنە پێش و ڕێگا نەدرێ ئەمە بمێنێ بەڵام کەچی خاستن ئەوەی کەرکووک بەردەوە من لە شوکاری خۆیان باشە دەگوترێت ئەوانەی لە خاڵی گومرگین لە خەڵکی کەرکووک نین سەر بە خەڵکی کەرکووک نین لە دەرەوە هاتوون هەندێک کەس بۆ بەرژەوەندی تایبەتی خوان ئەو خاڵە گومرگیانیان هێشتۆتەوە بڵێ ئەمە تا چەند ڕاست ئەمە ڕاستە لەبەرچی لە سەد تاسیەی ئەو گومرگە بۆ حکوومەتی محەلی کەرکووکە نازانین بۆی بەرکی کێ ئەڕاتەمە بەس تەنها بۆ حکوومەتی محەلی بەچی شێواز سەرفە بێ خۆ کەس نازانێت دووش خەڵکێ دێنن کەوا لە شارەزا بێ ئالەتی ئەو ئیشانە نەزانێت خۆیان سەرپەرشتی بکەن کۆمەڵێ شت کراوە ئێمە بە ئاگین وەکو ئەنجومەن و کەسیش نییە زانیاریەکان بگەینتە ئێمە تەعیناتکردن نابینی 5-6 کوردی تیاابێ لەوانەی کەوا دامەزراوە خەڵکی نوێیان دامەزرانەوە لەوە
ئەمانە هەمووی زۆر خەڵکاتن کەوا مانوێ وەکو حەماڵش کار بکەین کۆمەلە شتیان داوا کرد هەوڵیشماندا برادێکمان هەیە لەوەیە کاکاشم وتم با بە یەک دوو کەسێک بتوانوتی جواب دەدەم جواب دیارە نەیتوانیوە ئەمانە هەمووی ئێمە ئەوەی ئەبینین مەحافظ ئەبێ بچێ ڕاسمالی خارجی بێرێ لە دەوڵەتان پرۆژەی باش بێرێت لەبەرەوەی کەرکووک خۆیدا شارێکی دەوڵەمەنە بەدەیان پرۆژە بێنێ بۆ تاعینکردنی ئەو خەڵکە فەقیرۆژارە ئێمە نسبەمان هەیە لە 125,000 بۆ 150,000 خەریجی کولیا و پەیمانگامان هەیە یعنی نیوەیان پێڵێن بەتاڵە مقەنەعا خۆیان هین کردووە مەشغول کردووە بە ئیشکاری ترەوە لەبەرەوەی تەعینات نییە تەعیناتیش پێش ئەمەش پێش ڕاکا سعیدیش لە بەغاوە هاتووە قایمەیەکی شیعی قایمەیەکی تورکمان لە 102 تیانە بووە بۆ کورد ئەمە بە هەوەسی خۆیان بە میزاجی خۆیان هەر کەسی واستەی هەبێ وەزیرێکیان کێ ئەمانە تاعین کراوە زۆر جا دکتۆر نەجمەدون ڕەتیە کردەوە ئەیوت تاوەکو نزبەیەکی باش کوردی تیانە بێمە قبول ناکەین بەڵام ئێستاوان نییە ئێستا نازانی چۆن پارەی ئەو گومرگانە بۆ چێ دەڕوە ئایا بۆ خەڵکی شاری کەرکووک و ناوچە ناکۆک لە سەرەکانە ئەڕات بە قسانەی نێرن بۆ بەغا و ئەوەی هەولێر ژار بە هەمان شێوە چونکی مۆزوعی گومرک و پارەی محەلی هەموویە چێتە بەغا مانەوەی خاڵە گومرجیەکان چ لێکەوتەیەکی دەبێت لەسەر هەرێمی کوردستان و لەسەر بەغدا دیارە ئەو خاڵە گومرکیانە کە لە ماوەی ڕابردوودا دانەدان لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندا لە ڕووی یاسایی و دەستوریەوە کارێکی نایاسایی و نادەستوریش بوو چونکە لە دەستوردا دەبێت خاڵە گومرکیەکان لەسەر سنوورەکانە بن نەک لە ناو وڵاتدا بن ئەگەر خۆیان ئەگەر هەرێمی کوردستان بە بەشێک لە عێراق بزان عێراقیەکان ئەوانەی کە دایان ناوە بەڵام دیارە لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەوان پابندی ئەو بنەمە یاسایی و دەستوریانی عێراق نەبوون بۆیە ئەویان داناوە کە دایشیان ناوە ئەوان مەبەستی سیاسی و ئابووریشیان لەپشتەوە مەبەستی سیاسیەکە واز لێ دێنین ئێمە بەس ئابووری قسەی لەسەر دەکەین مەبەستە ئابووریەکە ئەوەیە لە دروستکردنی ئەم خاڵە گومرکیانە کاریگەری ڕاستەوە خۆی لەسەر ژیانی تاکی هاوڵاتی دەبێت بۆ چونکە تو ئەو گومرکی کە دای دەنێن جارێک کە ئەو بازرگانەی کە کاڵاکەی لە ئێران و لە تورکیاوە کڕیوە یا لە کوردستانەوە دێنێرێ بخوارەوە ئەو قازانجی خۆی داناوەتە سەری بەڵام کاتێک کە دەچێتە خاڵە گومرکەکە ئەویش گومرکی لێ دەسەنە جارێکی کەش پارەیەکی کە دەچێتە سەر ئەو کاڵایە کەواتە جارێکش دەبێت نرخەکەی زیاکاتەوە لەسەر ئەو کاڵایی کە دێنێرە خوارەوە کەواتە لە کۆتاییدا ئەم زیاکردنی ئەم نرخەی بازرگان بۆ کاڵاکەی کاریگەریەکەی ڕاستەوخۆ لەسەر تاک دەبێت هاوڵاتی دەبێت تاک لە چ شوێنێک لە هەرێمی کوردستان یان لە سەرانسەری ئەکەوێتە سەر ئەو کاڵایی کە کاڵاکە گەل لە خوارەوە بێ لێرەوە لە هەرێمی بەرکوسانەوە بڕوات ئەوە بازرگانەکە کاڵاکەی نەکەی دەخاتە سەر نرخی زیاد دەکات بۆ وەسەط و جنوب کاریگەری هەیە ئەگەر لەو لاشەوە بێت بە هەمان شێوە کاریگەریە بێت چونکە دەوێت لە سنوورەکانی ئەو لە گومرکیان خستونەتە سەر لێرەش گومرکی کە خەنە سەر کەواتە دوو جار گومرک دەکرێت دەواتە هاوڵاتی دەبێت دوو جار پارەی گومرک بدا ئەمە لای کەشەوە ئەم خاڵە گومرکیانە بەدەر لە ڕۆ ئابوووریەکە لە ڕۆ دەروونەکەشەوە کاریگەری هەیە لەسەر ژیانی تاک تۆ بزانانی ئەو کاڵایی کە بەو شێوەیە دێت بە دوو جار گومرک دێ ئەو هەموو زەرەی لێ دەکرێت خەڵک بەڕاستی تر لێ دەخشێتەوەی مەسەلەن بازرگانەکانیش لە کۆتاییدا کە بزانن کاڵاکانی نافرۆشە چونکە خەڵکی تر ئەو کاڵایە ناکرێتکە ئەوەندە گران بێ دەچن کاڵایی کە دەکڕن کە هەرزانتر بێ بۆیە بازرگانەکانی هەندێک لە بازرگانەکان ناچار دەبن واز لە کڕینی کاڵا بێن و ناینێرن بۆ خوارەوە بۆ جنوب و خوارەوە لەم کاتە جارێکەش نرخ بەرز دەبێتەوە کە ئەو کاڵانەی کە لە ناو بازاڕەکانە کەم دەبێتەوە جارێکە نرخی کەمە بەرز دەبێتەوە باس لەوە دەکرێت کە لە ڕابردوودا هەرێمی کوردستان وەکو ناوەندێکی بازرگانی بۆ عێراق ئامانجی عێراقیش ئەوە بووە کە ئەو ناوەندە بازرگانیە لە هەرێمی کوردستان بسێنێتەوە بەغدا ببێت بە ناوەندی بازرگانی بەغدا دەتوانێت ئەم ئامانجە بپێکێ لەو بڕیارەوە هەموو هەوڵەکانی بەغدا بۆ ئەوەیە هەرێم لاوازکە لە هەموو ڕوەکانە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ڕۆکۆمەڵاتێکەشەوە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە حکوومەتی عێراق لە ڕابردوودا بەکاری بۆ دەکرد دەیەوێت هەرێمی کوردستان ناوەندێکی لاواز بێ بەتایبەت هەولێر کە ئێستا بۆتە ناوەندێکی گەوری بازرگانی لە هەموو لایەکە ڕووی دێتەکەن دەیەوێت لەم ڕێگەیەوە لەڕێی ئەم دانانی گومرکەوە بازرگانەکان ئیتر کاڵاکانی نەنێرن بۆ خوارەوە یا بازرگانەکان ئەو داشکاڵەکانی نەنێرن بۆ هەرێمی کوردستان وا بکەن ژیانی خەڵک قورس بێت ئەوەندەی تر کە ژیانی خەڵک قورس بوو ئەوان وا بیر دەکەنەوە
کە خەڵک نرخی شت گران بوو شت ناکرێ فشارەکەنە سەر حکوومەت داوای خزمەتگوزاری لێ دەکەن داوای کاڵای هەرزانی لێ دەکەن حکوومەتیش ناتوانێت هەموو لێ کاتامی بەیاکە بۆیە هەیە پشێویە لە ناو بازارەکانیان دروستکات کەواتە یەکی لە ئامانجەکانی دروستکردنی پشێوی لە ناو بازارەکان دووەمیشان ئەوێ ئەو ناوەندە بازرگانی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان بە تایبەت بۆ هەولێر دروست بووە بیگەڕێتەوە بیخاتەوە بەقات. پاش ئەوەی خاڵە گومرگیەکانی نێوان هەولێر و کەرکووکمان بەسەر کردەوە ئێستا ئێمە لە سلێمانین بۆمان دەرکەوت کە بڕیارەکەی بەغدا بڕیارێکی ئابووری نییە بەڵکو بڕیارەکەی ئامانجی سیاسیشی لە پشتەوە بووە بەوەی بەغدا وشتویەتی بە جێبەجێکردنی ئەو بڕیارە هەولێر و سلێمانی لە یەکدا ببڕێ و ئابووری کوردستان و پێگەی سیاسی هەرێمی کوردستان لە عێراق لاواز بکات بۆمان دەرکەوت لەم بەدووادا چوونەدا کە مانەوەی ئەو بڕیارە بەهۆی ئەوەی نادەستوری و نایاساییە چاوەڕێ دەکرێت حکوومەتی ئێستایی بەغدا بە هەماهەنگی لەگەڵ بەرپرسانی هەرێم خاڵە گومرگیەکان هەڵبگرێ و جارێکی دیکە ئەو بربەستانەی لە بەردەم بازرگانان و هاوڵاتیان هەبوو جارێکی دیکە ڕێگاکان ئاسایی بکرێنەوە تا باسێکی دیکە و بەدواداچوونێکی دیکە خواتان لەگەڵ.